پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و گۆڕن دانی پیادانێم گیانم دەگۆڕن چاوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ئینسانی عینات لە قوردا چاکێ گەر ڕاستی ناڵێ ژیانە دەفەوتێ لێبوردن باختە واری بۆ دێنێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ ئاوێ نەبکە بە هاوڕێ ژیانت دانی پیا بنێ بە هەڵەکانت بەرامبەرەکەت بخوێنە ڕاوە خۆپەرستی لە دڵت بسراوە خۆپەرستی لە دڵت بسراوە سلااو لە هەموو دەوڵەمەندەکانی کوردستان کە هەمیشە دەستیان کراوەیە لە بۆ فەقیرەکان کات لۆ مامۆستا کات کاکە کات کورد چ فێرە و کتەبی ئەتو زۆر ئەنتیکێ ها لۆ کورە ئەتو دەرێ سلااو لە هەموو دەوڵەمەندەکان کە هاوکاری ماڵ هەژارەکان دەکەن وایە. دەبی برێ سلااو لە بەشێک لە دەوڵەمەندەکان ئەگەر برێ هەموو دەوڵەمەندەکان لۆ ئێستا یەک فەقیر دەمینێتەوە کورە مامۆستا حیاتم کا فەقیرە نییە وەرە یەک نەفرم لۆ بینەوە لە وڵاتە کرێتی بیتن یەک یەک نەفرم لۆ بینەوە فەقیر بی ئەوڵ هاتە هەموو دەورەمەندە مامۆستا نەدیتە لە جادی یەک عملی لێ نەمایە لە وڵاتە بیانیەکان لە بەنگلادێش و نیپال و کورە بێدەنگ هەموو عملەی دێنین بێدەنگ بە لۆ کورەوە تو ڕادەبێری ئەدی لە دوای بەزدی قسەی دەکەم کورەخە تو زانم کورە مامۆستا نیوەی ئەو وڵاتەی کرێچیە ها. نیوەی ئەو وڵاتەی نییە مامۆستا بێ ئیشە نیوەی هەژارە مامۆستا کورە عملاتیش نی عملاتی فەقیرانە بیکەن لە بەربیانیان هەند بەنگلادێشیانی ناو ئەویانینا کورە کا ئیش لەو فەقیرانەمەوە مامۆستا ئەی باشە محەممەدەم یەک سوالی لە دوو دەکەم بەڵێ مامۆستا ئەمە دەرێن لەبەر بەگلادیشان ئیش نییە ئی باشە ئێمەی کوردیش لە ئەوروپا و لە وڵاتەکانی تر ئەی بڵێ دەچین ئیش دەکەین ئەدلو ئەوان بەمە نارێن بیانیش مامۆستا ڕەحمەت لە بابت ئەمە لە مێژە دەمویزە و قسەیە بکەم ئێ لە وڵاتە پێشکەوتوەکان هەموو شتێکی ژیان دابین کرایە بەڵێ. و هەروەها پێویستیان بە نفوسی زیاترە ئا پێویستیان بە نفوسی زیاترە ئەوجا ئەوان دەرێن با خەڵک بێتن با خەڵک بێتن ئەوەیە مامۆستا بەڵام ئەمە بەخۆمان مامۆستا یەک کۆمەرە پینەمان بە ئەوەی وەیە محەممەدە با یەک شتکەت پێ بێ بەڵێ محەممەد خەڵکەکی زۆر ئەوەی قسەی بکەیت مامۆستا جیاوازیە کرد لەگەر وڵاتەکانی ڕۆژ ئاوا و وڵاتی خۆمان پێ برێم لەسەر مۆزوع ئیشکردن و بیانی بەڵێ مامۆستا ئەمە کە دەچینە وڵاتە ئەوروپیەکان لەوێن دەرەو ئیشانە دەکەین کە ئەوان ناکەن بەڵام لە وڵاتیمە ئەوانەی بیانیەکان کە دێنە وڵاتیمە دەبنە مدیر لەسەرەمە ئەوەیە مامۆستا فەرقیمەوە بزانە چەند پێشکەوتوونەمە وەسلام عەلەیکم ورەحمەتوڵڵاهی بەس محەممەد خەڵکەشی زۆری بیانی شەیە دێ هەندێک ئیشێ دەکاتن کە خەڵکی خۆمان زۆر بە باشی بەڕێ پێچ ئیشەکان ناکە ئەوە قسەی من نییە ئەوە قسەی زۆربەی تاجیر و خاوەنکارەکانی وڵاتێ دەرێ ئەوەی بیانی دەکوانی خۆمان نایکرد دەبی ئێمە ژەخنا لە خۆمان بگرین مامۆستا ڕاستە لەگەرتم بەس بەو خۆیەوە خۆ دزینەوەیە خۆ دزینەوەیە لەوەی کە نییە نەفەری هینایە خازانجیان لێ دەکات لەو هینانی نەفەرەی ئەوجا خۆی دەستەوە دەرێتن وەڵا کوردی خۆمان ئیش ناکەم محەممەد نییە وەڵەوە شتێک تریشەیە بەڵێ یعنی ئەو بە پارەیەکی کەم ئیش دەکات خۆ بازرگانیش حەقەکی شەڕی خۆیتی بە پارەیەکی کەم و داهاتێکی زۆر و ئیشێکی زۆر بەدەست ڕەحمەت لە بابت پێ برێم ئەوە ئەمن فەرقی هاوڵاتیەکی بەنگلادێشی لەگەر هاوڵاتیەکی کوردی هەرێمی کوردستان چییە؟
ئەو ڕۆژێ بە $10 ئیش دەکا ئەوە بە $30 ئیش دەکا کوردەکەی خۆمان بەڵێ کابرا دەچی دەداتە $10 ئیشەکەی بەڵام ئەوە حیسابەوەی ناکاتن ئەو هاوڵاتی بەنگلادیشیە یەک محلەی خۆی بۆ $2 ڕۆژی بەڕێوە دەباتنی تو $50 بەشت ناکات ئەخە کەواتە مەلە دوو حەل دەگەڕین کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان دەبی بکاتە خاڵەکی ڕئیسی هەر کۆمپانیایەک هەر کۆمپانیایەک یان خاوەن کارێک یان با بڵێن ئەو کارگانەی کە پێویستی بە عملەی زۆر هەیە پێویستە یعنی ئەوانی خۆمان بەکاربینن ئەگەر بڵێ وەڵڵا ئەوانی خۆمان پارێ زۆر دەوێتن یەک خاڵێکە گرنگی حکوومەت دەبی یارمەتیان بدا ئەویش لە زەریبەیە پێویستە زەریبیان لەسەر کەم بکاتەوە کارەبیان لەسەر گران نەکە مەوادەکانی کە با بڵێن ئەو زەریبانەی کە لەسەر ئەو کارگانە هەیە یان ئەو کەلوپەلانە کە ئیش پێ دەکەن پێویستە ئەویش ئەرچیان قورس نەکات بەو شێوازەی دەتوانی خەڵکی خۆمان بەکاربینی ڕەحمەت لە بابەت نقطە چکەش هەیە زۆر گرنگە حەز دەکەم بە نمونەی زیندوو لۆت بینەوە بەڵێ ئەوە سەیفۆی خارم هەیە سەیف بۆ چووە لە شەریکەکەی خۆی مامۆستا مدیرێکی مسری دانایە مدیر فەنیەشی تورکی دانایە مامۆستا ئەوە چی هینایە کابرایەکی هینایە ئەوەی ئۆکرانیە ژنە با پێ با کەش بکەم با مشکلش نەمار لۆ دروستبی ژنەی کردی ئۆکرانیە کردیتە مدیر ئیدارە مامۆستا ئەوزۆشی دەستە ناو مەزلیسا و مدیرێکی مسلیم هەیە و تورکەک مدیر فەنیمە و ئۆکرانێک مدیر ئیدارەمە کورە وەڵڵی هەموو لۆ ناو دەنجە مامۆستا ئەدی ئێوە هەز بە نەقسکردنە یعنی ئەوانی خۆمانی پێگرنگ نییە چییە؟ باز بڵێ وەڵڵا مدیرەکەی بن رووسیا جا محەممەد ئەوانە هەز بە نەقز دەکەن بەڕاستی با بینە سەر ئەسلی مەوزعەکەی خۆمان دان پێدانان بەڵام ئەتۆ ئێستا سڵاوت بنێرە لە بۆ هەموو خەڵکی سڵاو لەو دەوڵەمەندانەی کە یارمەتی هەزارەکان دەدەن سڵاو لەو فەقیرانەی کە ئامادەن لە برسان بمرن بەڵام نانی حرام دەرخواردی منداڵەکانیان نادەن دام پێدانان دەست پێ دەکات دەست خۆش کاکە دەست خۆش مامۆستا بە خۆت بە زۆر باش بوو کاکە ئەمڕۆ باسی چەند بابەتێکی گرنگ دەکەین یەکێکیان لەسەر ئەوەیە کەس لە برسان نامرێت دەفەرموو تەمەشای ئەو مەشە دەیکات گوێ بگرێ عومەر ئەوڕۆ $50,000 نێری باشە شەرتێ بە شەرتی خوایە ئەبێ ئەو مصدەقە وا لێ بکەم پۆرتی بشکێنم لەو ڕۆ بە دواوە ببینە ڕەسیدی ئەو کۆمپانیایە چۆن بەرزەکەمەوە تێگەشتی ئەبێ کارێکی بەسەر بێنم کۆمپانیای و ئیفلاس پێ بێنم ئەوە داوی کەوتە داوی منەوە تازە گوێ بدێ ئەو جا بەو کارمەندوشتانە بڵێ ئەوەندە خەریکی موبایلۆشتانە نەبن و ئیشەکانیان بە جوانی بکەن دەنان نانیان دەبڕم لە کۆمپانیای باشە؟ دەیڵە دەی بەلە قوربان ئەوە چی دەکرد؟ قوربان دانیشتە بووم بۆچی دانیشی؟ قوربان خۆشی ئەسەلامات بە پێو ناکرێ بە دانیشتنەوە دەباشە تر ئیشەکانتان بە جوانی بکەن بەڵە قوربان وەرە محەممەد بۆ بانکە بەڵە قوربان ڕێستە بەڵێ قوربانجان وەرە دانیشە بەڵێ قوربانجان ئەو بێسەروبەرەیەم بەدڵ نییە قوربان چ ئایبێتی دەناوەچی گولەیش دەڕۆ من بەڵێنم داوە دەبێت ڕێسیدی و کۆمپانیای بەرزکەمەوە تێگەشتی؟ قوربانجا وەڵڵی ئەمجش درم خەبەریدا بگوتم ئەو ماگەی مدیر مەعاشم لۆ زیاد دەکا بێدەنگ بکرێ بەو شێوازەی ئێستا بەدڵ نییە دەبێت جوانتر و خێراتر و سەریعتریش بکەن باشە؟ وەڵڵی قوربانجا مەگەر سوپەری تێکەی دەبێت 2 سەعاتی ئیزافیشم بۆ بکەن بۆی داهاتمان زیاتر بێت تێگەشتی؟ بێدەنگ بە هەزاری وەکو تۆ مەمنونە لێرە ئیش بکات تێگەشتی؟ ئێستا شەچی پیانەڵێ هەمویان بە جوانی کارەکانی خۆیان دەکەن نامەوێت کەس مەشغوڵی موبایل بێت دەمڕۆ دێ باش مامۆستا حیاتم لێ تووڕێ چاوەکەم ئەری وەڵا مەمنونم ئیش دەکەم بیخەم بە وەڵا وەچی گولە ئیش دەکەم دەمڕۆ سەرکار حیاتم مامۆستا ئەوەی فۆنە داگرە بەلە قوربان ئیشی خۆت کە مەشغوڵ نەبی بەلە بەسەر چاو ئەوە چیەکەی؟ قوربانجان بەخێر بێ وەڵا ئیش دەکەم دەباشە ئیشەکانە بە جوانی بکە بە چاوم باشە؟ خۆ مەشغوڵ نەکەی بەشتی بڕۆ قوربان یەک دەقا
ئیشمەیە بابە درەنگە بکەنە وەرە دانیشە دەری سمۆڵ خواردە ڕەحمەت لە هەمیشە چییە من دانیشت وەرە دانیشە زۆر گرنگە قوربانجان ئەتو ناتەوێت قازانسکەی ئەتو ناتەوێتن ئەوەی بە ساڵێکی بەدەستێنی بە یەک سەعات تۆ قسەی خێرکە کورە دەجێم لێ بگرە هەی بە قوربانی و قاتت بم با یەک خێمەی تازیە قوماشی لێ سەر بکرێ دەبڵێ دە ئیشم هەیە درەنگە دەڕۆم وەرە قوربان ئەوە لە قەبرستانەچی لەو قەبرستانەی گۆزێکی زێرم دیتەوە قوربانجان ئەو گۆزە زێڕی زمانی قەدیمە ئەی لەو جاوە قسە ناکەی بۆ کورە دەزای چییە ئەم چەندی فکرم دەکردووە من ناتانمەوەی بخۆم لە بروێم بەساوم لە معاشیە کورە دەتوو بە من بڵێ بابە بەم بڵێ تو خێری لێ ببینە تو وەرە دەت بە ماو قەبرستانی مووقعەکەشت پێ بشاندەم ئەی لەو ساوە بۆ قسەی خێر ناکەی دەهەستە با بڕۆی دەبەستە کورە زندانی لە داوامدا سەی تێبەر دەهەستە کورە سەی لە شروعی بەردە کورە تەبەر بڕۆ وەرە ماوەسە وەرە کاکە تۆ بۆ کێوە بە یەک ساعتە من ئەسوڕێنتەوە وەرە قوربانجان وەرە دەڕاو چییە؟ دەزای چێ مامۆستا لەکوێ لەو قەبرانە هەوە ئەم بە نووسینەکەی دەناسمەوە وەرە کورە بابە دە تو یەک ساعتە من ێنیە بەی هەر مردم کاکە لەکوێ بەس پێم بڵێ کوپەڵە زێر کوپەڵە زێر حیات کورە بابە کوپەڵە زێر قەی ناکاتە تو لەکوێ پێم بڵێ وەرە مامۆستا کامەیە ئەوە خۆیەتی؟ ئەها ئەو قەبرە ئەوە دیتە لەسەر چێ لە چ نووسراکە بخینەوە؟ بۆ خۆت خوێنواریت نییە؟ ئەتە حەز دەکەم تو بخینیەوە دەبخینەوە چێ بابە ئەو نووسراوە هەموو کەس دەبێت تامی مردن بچێژێ ئەمە چم لەوەدا من کوپە زێرم دەوێت کوپە زێر ڕاوەستە عەزیزم ڕاوەستە مایە ئەوم لۆ بخینەوە مامۆستا بابە من چم لە کێل و مێلدا کورە بابە من کوپە زێرم دەوێت درەنگە با بچین ئەوم لۆ بخینەوە قوربان ئەوە نووسراوە دنیا بدەی بە کۆڵات دەبێت برزی لە خۆڵە پێشتا مایە چمایە؟ هەو نەبوو ئێرە کورە دەبابە بڕێکەوە درەنگە یەک سعات دێنی دەبێت وەرە مامۆستا هەز دەکەم ئێرە هەوە درەنگە برام درەنگە سەبرتە دیشمۆ کوا مامۆستا لە پەناو دارێ وەرە 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 حیاتم وەرە وەرە مامۆستا وەرە حیات وەرە 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 پێش حیاتم کوا کوپەکە لەکوێیە؟ مامۆستا ئەو چێ لە دیتە ئەوە چ نووسرا ئەی باشە ئەو شەهادە گەورە گوران تێ نازانین چی نووسراوە؟ قوربان بم حەزم لێ تو بخینیەوە حول ولا قوة إلا بالله كاكا أو نسراوة الموت حق القبر حق القيامة حق ئەی ڕەحمەت لە بابت مەسەلەکە ئێستا دەست پێ دەکا كورە بابا دەست پێکردنی چی و حاڵی چی تۆ منت کوش لە بەیانیەوە کورە شێت بووم بەدەستەوە کواک و پاڵکن کاکە مامۆستا یەک پرسیارت لێ دەکەم بەڵێ تازە بەناو هەموو قەبرانەدا هاتین وەنیە هەمیانت دیت و باشی شێلەکان دخیندەوە مامۆستا لەسەر یەک چێ لە قەبری نووسرا بوو کەس لە برسان دەمریتن نووسرا بوو تەواو یعنی هەموو دخیندەوە کەس لە برسان نامری وەنیە کەس لە برسان نامری دە مامۆستا با ئەم شتەکت پێ برم حیاتم فەرموو مامۆستا بەڵێ ئەو کلی لێ بگرە ئەمە چییە؟ ئەوە کلی لە ئەمن جارشکە لە کنە تو ئیش ناکەم چکە کەس لە برسان نامری خوارسکی دێت خوب مامۆستا هەی ئافری زۆر باشت پێگوت جملەی ئاخیری زۆر بەقوت بوو مامۆستا ئەو نوعانە دەبی ئەو ها جوابیان دەوێەوە کورە هەمومان دەمرین هەمومان دەچینەوە ئاردەی زۆر باشە کاکە دەینە سەر بابەتە چیکە بوختان کردن بەڵام باسی ناکەین دەمەوەی یەکسەر دیمەنەکەی ببینین و دوایە باسی دەکەین دەوەرن لەگەر ماڵ یاڵڵا نەهاتەوە چیژی مسەدەقی ئەوە بەم قبول ناکرێت زەلامەکەم ڕۆژە بیهینتەوە بیباتن ئەمش ئەو هاڕاوەستم لە کۆران لۆ بابە ئەمە چینە وەختیتی ئەو ڕە تاخیر بووە نابی کورە هاتەوە بەخۆم لە خەدەم ئاگا لە خۆت بێ بای های چیژی مسەدەقی فێرە بای بووە بای بەس لە عاشقاتیە خۆمە ژێر نینە یعنی ئەو ها دەکەن بە کەیفی خۆتان دێنە مارێ لەگە ئەو سارە و سارەی لۆ ئەمە چینە لە کۆرانێ والله ئەوم پێ قبول ناکرێتم هەموو خەڵکیان لێ تێدەگەینم یەک دەقە چێ باشە سامی ڕاوەستە خێرە کاکە قسەشتە پێبرێم سامی تازە تەماشام کرد چیژی مسەدەقی لەگە سیارێکی ڕەشاتەوە
هەموو ڕۆژێک سبەی ناندەی باونی و ڕاناندەی هین تۆزە پێ دەکەنن سەیعەتی دەکەن بە ئیمانم سامی ئەرێ بەخوای ئەزا چقەی دیکە کاکە بەرگ و خزمێتی کەسەکی نزیکی گوناه دەگاتێ کاکە ئەو مارەمارەکی باشن ئەمە دەیان ناشین بەێ قسەکتان پێ برێم قەناعەتی پێ دەکەن و بێک دێم بای گورە باب وەڵا بەلاش کاکە لە خوای ناترسێ گوناحت دەگاتێ نانا گوناحم ناگاتی ئەگەریش باوەڕ ناکەی ئەگەریش باوەڕ ناکەن وەرە سبەینە سعاتەشنی سبەینە سعاتەشنی تاقیباتشکەمەیە سعات 12 سعات 12 وەرە تەمەشاکەن ئەگەر ئەوە لەگە سیارەشی نەهاتەوە عەقڵبی بای دەسامی ئەتوو بە چای خۆت دیت بە ساوی خۆم دیتم وەڵڵا ئێ کاکە خزمێتی خزم ئامۆزایەتی کوڕەخانێتی سبەینێ ئەگەر ئەمن درۆم نەکرد بم دەنە بەر شاپان وانە ئەگە درۆم کرد بم دەنە بەر شاپان وانە کاکە سبەینە سعات 12 لە شوێنی مەبەز بن بۆ ئاگاداریتان باشە کاکە باشە دەبڕۆ ئەوڵە وەرشی مستەدەقی خەریکە حیامان دەبا زوو شێ تێ بکەینەوە ئەکرم ماری لەولایە ئێستا دێتەوە سامی وەختیتی ئێستا دێتەوە کا گورە دەڕاوە سەرڕات لۆ بێ سەبری دیسان سەر کرد بە جێشتیە ئەتو بەختانێ بە عالەمێکی گوناح دەگاتێ کا سامی هاتەوە سامی ئەوە هات سەلەوە مەکەم ڕۆژێتە خۆڕ هەیە لێدە مامۆستا دیتت چەندی خۆش بوو دەڕۆی وەڵڵی قسەکەت ڕاست دەرچوو وە بوو یان نا بوو ڕاستەکەی ئەو بەم قبول ناکرێتن وەرە دەچین لە دەرکەی دەدەین و دەلێن ئەمە قبول ناکەین دەبی لەو گەڕکەی باکەن با بچین بڕۆ وەرە لە گرم دەی وەرە سامی بە قوربان من برندم بکە هێستا ئەمە لە گەشت قسە ناکەینەوەی باش بزانە بڕۆ بابت بانکە باوکە وەرە بێ بزانانە چێن دەوێ ئەوە چی بۆ هەرە وەڵا نازانم باوکە چی بووەمانە ها چی بۆ چیت دەوێت ئەو دادانوێ بابدا بەڵێ باوکمە چی هەرە چیت لە کشی من دەوێت کاکە تۆ واللهی دەزانیت چییە؟ ئەخە تو پیاوەچ گەلە چاچێر بۆ قوربان و ڕوومەتانت بووم بەزای مۆزوعەکە چییە؟ مۆزوعەکەەوە بە گوتم ئینسانی خراپ زۆر بوو وەڵڵا هازامی ئینسانی خراپ زۆر بووە گوتم نەوەک تووشی بەرایەکی وەڵڵا پیاوێ خراپی چی؟ ئەتە دەزانی وەکیە؟ ئەها ئێستا زانیم مەسەلە چییە؟ زۆر ئای بۆ داوەشینە بۆ تۆ بۆ ئەمسالی وەکو تۆ بوختان بە ناموس و کچی خەڵکی دەکەن ئەزانیەوە کێیە؟ ئەوە برا بچووکی منە و مامی و کچەیە داوەشە لە حاڵ و باشترە چونکە هەمووتان عەقڵتان لە چاوتانە دەبرن لەبەر چاو یالا زۆر عی بە سامی بوختان بە خەرچی دەکەی لۆ دەکەی مارۆدان وەرە وەلۆ ڕوو ناسوڕێنی شەرمەزاری ها بەڕاستی پیاوێکی زۆر بوختانچی شەرم ناکەی سەر هەڵبڕە خوای گەورە ببینە بسوڕە مامۆستا ڕووم نییە بسوڕێم چاوەکەم وازم لێ بینە ڕووم نییە قسەی بکەم باش ئەو خەڵکە دووە خەکردەوە ها کورە مامۆستا نەمدە نەدەبایە ئەتو تاکید بکەی و لێکۆڵینەوە بکەی ها مامۆستا ئەمن دەمگۆ ئەو ئافرەتە هەموو ڕۆژێ دی تەمەشا ئەولا و لای دەکات دەستە ژۆرە دەبی مۆزوع چ بیتن ئێ باشە فکرم خراپ ڕۆی ئێ باشە لێکۆڵینەوە کەم دەکرد کورە مامۆستا لە پاش ئەو ئافرەتەی دەچوم لە دەرکەم دەدا کورە مامۆستا دی ئەو هەموو کێشەیە ڕۆژێ چیە دروست دەبیتن غێر ئیوەیە ئەمە بیر ناکەینەوە غێر ئیوەیە ئەمە زوو قەرار دەدەین باشە منە تو چاک دەناسم هەرە بوختانت نەکردیە بوختانی تریشت کردیە مامۆستا چاوکەم لێ بگەڕە با بڕۆمەوە نا هەر ئێستا دێنە و ستۆدیۆی دامپێدانان و باسی بوختانی چتر هەیە دەوی لۆمان بکەی یاڵا دەی ئێستا بوختانت بە کچێک کرد مامۆستا تخوا واسەوەی بینەوە زۆر ئەزیێتم دەدامەوە ناخێر دەبێ و چیرۆکەمان لە بۆ بجێڕیەوە دەی دەست پێ بکە زۆر ناخۆشە مامۆستا ناخۆشی بی بۆ ئەوەی ببێتە دەرس لە بۆ ئەو کەسانێک کە بوختان بە خەڵک دەکەن باشە مامۆستا بەس بە ئەمانەتەوە لۆ دەژێڕمەوە زۆر باشە ئەوە تەلەبەی کولیەی بووم بەڵێ مامۆستا وەزعی مادیمان باش بوو بەڵێ
کچەکم خۆش دەویست مامۆستا بەڵێ چەند جار داوای عیلاقەم کردنی و مامۆستا لێی مامۆستا هەر ڕەفزی دەکردمەوە بەڵێ کچەکە خۆی نەدەفرۆش لۆماری دنیاە دەیگۆ ئەو کەسەم خۆش دەوێت کە بە خۆم دەمەوێتن ئێ دەستی خۆش بی مامۆستا پاشەوەی ڕەفزی دامێ منیش وازم نەینا مامۆستا وازم نەینا هەلە دوی بووم ڕۆژەشی خەبەریان دامێ گوتیان وەڵا میردی کردیەوە کورە ڕاز ئەمن نییە مامۆستا شێت بوو شێت مامۆستا شێت بوو نییە مامۆستا نییە ئاگر لە کونی کەپوم داهاتە دەرێ مامۆستا هەستام چم کرد مامۆستا یەک بوختان و بوختانکاریم لۆ دروست کرد ڕقەمی دەجیرانەکەی بابی دەجیرانەکەم وە کرد بوو بە چەند سیمکارتەی علووس تەلەفۆنم لۆ دەکردم گۆ بووکەکەتانە وایە بووکەکەتان بەکەری ها مامۆستا دەم گۆ یا خەڵکیش بەکرێ گرتبووە بەکرێ گرتووە پارەم دانێ بە سیمکات علوز دەتگۆت نییە پارەت دەدەمێ و تەلەفۆن بکەن بوختانی لە ئۆمارەی ئەو جارە لۆ چێکت دەکرد مامۆستا ئەوجارە نییە لە خاڵەکان لۆ خاڵەکانی لۆ مامەکانی دەم کرد مامۆستا خزم و کەسم هەموو لێ تێگان وەم لێکردنیە ئەو عائیلە نییە حیان بچتن چت دەگۆت چە مامۆستا دەیان گۆ بووکەکەتان ڕۆژێ لەگە یەکە چیە سواری سیارەی دەبی وەختی کولیە عیلاقەی لەگە 5-6 زەلامان هەبووە ئەی هەوا مامۆستا ڕاست نییە مامۆستا و عائیلە ئینهیاری کرد ڕاست کچەکەیان تەرەقدا ئای ئەمرت نەمینێ ئەرێ وەڵڵا ئەتوو بەشەری کورە ناوەڵە مامۆستا من ئێستا ڕیسواترین ئینسانم مامۆستا نییە بێکەلکترین ئینسانم مامۆستا زۆر بێتاقەتم لۆوەت بەبیری نامەوە مامۆستا من تەحەمولی ئەو مۆزوعی ناکەم ئەو گڵۆپانە بکوژێنەوە مامۆستا محەممەد بەڵێ مامۆستا ئەوەی ئەتوو کردت تەمسیل بوو ئێستا کە دەبێت ببیەوە محەممەد و پێشکەشکاری دام پێدانان گڵۆپەکان پێکەن بەڵێ مامۆستا دەست خۆش محەممەد بە جددی و دیاردانە زۆر ناشیرنە مامۆستا زۆر ناشێنە بەڕاستی بەخۆمە ئێستا مامۆستا بەس جێرامەوە خۆم نیشەکەم نەکردیە وایە بەس تەمسیلی ئەو وەزعام کرد قەلبم پێ تێکچوو مامۆستا بۆ ئەوەی ئەو دیاردانە ڕێسوا بکەین بزانین هاوڵاتیانی خۆشەویست لەسەر ئەو دیاردانی ئەمڕۆ باسمان کرد بزانین چیان هەیە و چیرۆکەکانی ئەوان چین ئامادەی ئامادەی با بڕۆین با بڕێین دان پێدانان بوختانکردن قسە هینان و بردن قسە گەورەکردن ئەوانە هەموو نەخۆشیەکانی کۆمەلگاینە لەگەرمان بن ڕای هاوڵاتیانیش وەردەگرین والله چۆن سحەتان کووە ئەحواڵتان کووە باشن سحەتان کووە دەمەوێتن لە بۆ بەرنامەیدان پێدانان قسەی بکەن لەسەر مۆزوعەکە لەسەر بوختانکردنیە زۆر کەسەیە مەسەلەن لە ژیان بوختانی پێکریان بوختانی لۆ هەر بەسترایە جەنابتان یعنی دەمەوێت لەسەر ئەو بابەتەی قسەم لۆ بکەن وڵا بۆتان تشتێکی خراپە بەڕاستی زۆر ئەرەوە زۆر خراپە نابێت ئێستا بۆتان بکاتن چ بەسەر هاتەکی ناخۆشەیە لە ژیان مەسەلەن زۆر ئەزیەتی دابێت بەخوا هەر دێمەکرد والله من شخصي خم كذب بتاعي ما بنكر الحمد لله اخوه زيارتين الحمد لله تسديتي يعني مثلا زور ناشرين بيكون والله زور هي بهتان ما العسان ويران كرديه يعني ئەدی باشە مەسەلەن زۆر کەس هەیە دەبینی قسەکی لە دەوی دەردەچیتن یان قسەکی گچکەیە خەڵکەکە لێ گەورە دەکەن مشکلەی لۆ دروست دەکەن بەێ وەیە ئەو بەتان وەیە مەسەلەنە زۆر جار هەیە قسەکی زۆر گچکەیە زۆر بەسیتە خەڵک لێت گەورە دەکاتن خەڵک لێت دووە دەکاتن مەسەلەن ژیانت تێک دەداتن ینی بەعام وەیە والله ئەوە کوفرە کوفرە ئەو قسەیە کوفرە کاک و خاص یەک بوختان بەیەک بک بێبەختی ئەوە زۆر گەورەترە والله
لە کوفر گەورەترە ئەیسان پێدا کوژرێت کاکە زۆر کەس هەیە مەسەرەن کوژرایە لەسەر یەک لە قسەی سەریە قسە ئەوە جەریمە گەورەیە وەڵڵە ڕاز دەکەی. ئارێ وەڵڵە باشە مەسەلەن زۆر جار هەیە مەسەلەن دەبینی خەڵکێک شتەکت لۆ دروست دەکات قسەکت لۆ دروست دەکاتن یعنی هەز دەکاتن نییە هەز ناکە مەسەن بەرامبەرەکەی ئازاری دەچێشی پێبریندار دەبیتن نابیت ئەوە نابیت ئەمە بسلماین ئەو توشتە نابیت لە هەموو جێک هەیە بەڵام هەر کەسە بە نەوعچیە مەسەلەن زۆر جار هەیە ئەمن لە بۆ ئەوەی مەسەلەن یەکێک بە پێکەنیم بینم یان مەزموعەکی بە پێکەنیم بم لەوانەیە توی ئەزیەت دەم یان شتێکت لۆ دروستکەم ئەتوو ڕوویدایەوە گەلێک جارە مثلەن سێ چار نەفەردانیشیان کردیە بۆتان بەیەکێک دەکەن بۆ پێ بکەن هەنان ئەو تشتانە هەبی ئەوە ڕاستە چاومانی باشە زۆر سپاس دەکەین عەزیزی مامۆستا زۆر سپاس خوێنت شیرینە هێنە نەباتە خوێنت شیرینە هێنە نەباتە دەوێ میستەشا هەرباتە ماتە خوێنت شیرینە ببێنە کەنە خوێنت شیرینە ببێنە شلون احوالتان كوا باش ماموسا صحتان كوا اسم بالخير ناوتان سيها منهل ادي جنابه شهوان بخير بن دميت البرنامج دام بيدانان لديمن تي في ورير تنشتمن لديمن تي في قسل سر بوختاني دكين زور كسي دبيني بوختاني لوي كشي دروز دكاتن يجياني تيك دداتن تقسكتي لس بوختان كردن والله بوختان شتاچی زۆر خراپە و لە شریعەت و لە ناو کۆمەلگای مەشدایی کوردەواری شتێکی خراپە و شتێکی پیسە فتنەیەکی گەورەی لێ دەکەویتەوە زۆر جار کەسێکێ بۆ نمونە هیچی لە ناو هیچ شتێکدا نییە یان هیچی نەکردیە لە سەبەبی بوختانەکی لەوانەیە تووشی حالەتێکی کوشتن و خوێنداری و وێرانکردن و یان ژن بەردان و چەندین حالەتی وا لە مەحکەمەش بووین کە پێشتر لەکو مەحامیش بووم لە مەحکەمەی لەسەر بوختانێکی ینی چەندین کەس تەلاق درایە و خوێنداری دروست بوویە و لەسەر یەک بوختان لەسەر قسەی ئەکید لەسەر یەک ڕیسالەی تەلەفۆن بە بوختان ژن تەلاق درایە و ماڵێک وێران بووە خوێنداری دروست بووە منداڵ هێتیم بووە ئەو ژنە دەربەدەر بووە ینی هەزاران کارەساتیەوە لە مەحکەمە ڕوویداوە لەسەر یەک ڕیسالەی تەلەفۆنی بە بوختان باشە زۆر جار هەیە دەرێن قسە ئەوەندەیە گەورەی دەکەن یان کابرا قسەی زۆر بەسی دەکات لە بۆ پێکەنین دەکەیان قسەک لە دەوی دەردەپەڕی قسەکەی لێ گەورە دەکەن وی لێ دێتن ئەو قسە کێشەی لۆ دروست دەکات زاروێ دەگاتە حالەتی کوشتن دەگاتە حالەتی مەسەلەن ئیشی لێ تێک دەچی ژیانی لێ تێک دەچی عائیلە چ قسە تێ لەسەرەوە بەڵێ بەتاکیت مەسەلای بوختان ئیشێکی خراپە زۆر هەیە حالەت مەسەلەن کوشتن چا دەبی دەربەدەری چا دەبی لەوانەیە بنەماڵی کامل لەسەر قسەیەکی بەسیت و ئەوە بفوتي دەربەدەر بدن طبعا لە کۆمەلگای ئێمە و لە شریعەت بوختانیشێکی خراپە باشە شتێکی ناشرین هەیە چ بوختانێک هەیە مەسەلەن ئەگە بەسە خۆشت نەهاتی بی دیتە بێت یعنی زۆر ئەزیەتی دابی یان زۆر عەزابی پێ بینی کە بریاد دەی گوێم لێ نەبایە قسەی بە قورعان ئاغلبە بوختانی یعنی تەلاقدان و محکەمە و دەربێ مەسە منداری کچکە دەبینی لە محکەمەی لەسەر بوختانێکی مەسەلەن ژنێک بە تەلاقدان دەچیتن زۆر عاجزە بدەوە باشە جەنابەت وەکو محامیەک بەڵێ مدیر نەحایدەی باشە خۆشحاڵین باشە مەسەلەن ئێستا زۆر جار هەیە شتە قسەکێ دەرێتن بێهیوا مەبە یعنی چ قسەکرد لە سەر بێهیوا بوون وەڵی کە دەڵێ بێهیوا مەبە یعنی دەبی دایمەن ئینسان باوەڕی بەخۆی هەبیتن کە ئەو هەدەفەیکەی هەیە دەیگاتێ ینی تو ئەگەر شتێکت لە مێشتی خۆدانا دەبی هەوڵ و ماندووبوونی بۆ بدەی هیچ شتێک بە ئاسانی پەدەست نایێت کە من پێشی فترەیەکە محامی بووم ئێستا بوومە بدری ناحیە یعنی ئەگەر هیوام هەیە بتوانم زیاتر بەرەو پێش بچم دایمان دەبێت لە ژیان بێ ئەمەل نەبی ینی بەردەوام بی هەر هەوڵ ناخۆشەکان باکیت لەوانەیە چەندین جار ینی چەندین جار محاولە بکەی بۆ شتێک نەگەیە بەڵام ئەگەر بەردەوام بی و هەوڵی خۆت بداوەی دیکەش قسمەتە بەس مەگەر بەردەوام بی ئەکی دەگەیە و شتێک کە دەتەوێت لە کۆتایی زۆر سپاسان دەکەین زۆر خۆشحاڵ بووین جەنابەت قسەی زۆر جوان کرد هەروەها جەنابیش زۆر خۆشحاڵ بووین عەزیزی عەزیزم خۆشحاڵ بووم
مامۆستا سلااوت لێبێ سەد سڵاو لە توێش مامۆستا ناوی جەنابەت ناوبەرزان عزیز کاک بە مامۆستا گەلە قۆزی زانی چاو ماچکەم چاوە جوان عزیز ساقی تۆ ڕێسێ مامەسا بەرنامەی دامپێدانان لە دیمەن تیV ئەوڕۆ تەوەرەکەی لەسەرەوەیە زۆر زار هەیە قسەی گچکەیە گەورە دەکەی یعنی لە ناو مشتەمع زۆر زار هەیە کێشەی کۆمەڵایەتی لێ دەبتەوە مەسەرە شەڕی لێ دەبتەوە کوشتنی لێ دەبتەوە دەمانەوێتن قسەمان لەسەر و شتەی لۆکرد لە بێگومان لە کۆمەلگای کوردەواری ئەو شتانە سەردەمی خۆی زۆر باو بوو بەڵام ئێستا هەدی ئەو پوختان و شتانە کەمەکەمە نامێنێت ئەگەریش مابێت لە جیلی خوارەوەیە جیلی خوارەوەیە هیوادارم ئەو مۆزوعانەش نامێنێت یەکی لە کوشەندەترین ئەوەی کە مرۆڤایەتی لە ناو دەچێت بوختانە بزەبت مشتەمع تێک دەدا وڵات تێک دەداتن بەڕاستی یەکی لەوەی کە بەرەو وێرانی دەچێت بوختانە زۆربەی ئەوانە کە تەماشا دەکەی کچێکی ئەسپۆرت لە شقامێک رێ دەکات ئامۆزایەکی پورزایەکی شخصێکی نزیکی دەیبینێ ئەو کچە هیچ پەیوەندی بە ئەو هینە نییە جلوبەرگێکی جوانە خاوەنە مووقفێکی جوانە تەماشاکە کات کە مەسلەن دەڕاتە ماڵ لەوەڵا فلان کەسم بینی لە بازار فلان کەس پورزایەتی بە هەر شێوەک لە شێوەکان دەڕاتە ماڵی خۆیان قسەی دەکاتن لە ماڵی خۆیان هێدی ئەم شتە گەورە بێتەوە لە ماڵی بۆ ماڵێکتر لە ماڵێک بۆ ماڵێکتر کەمەکەمە ئەم ئافرەتە دەکەوێتە بەری گومانێکی خەتەرناک هیوادارم ئەو شتانە بەرەو نەمانێکی نەمان بڕۆن مامەسا شتێکم ببیراتەوە کابراایەک وەختی خۆی ئایب نەبی دوور لە ڕۆی جەنابەت درۆزم بوو ڕۆژێکی لە شارعی کسێک دەڕوا دەرێتن ئەو کەسە عیلاقەم لە گەری چەند ساڕا کابرا پشتیموری دەگری دەرەوەرە کوری و خوشکمە دەرەکوێت ڕاوەسە خۆش شۆژ مەکەم محەلە زانیم درۆزنم وەکو ئەزانی وەکو چی ینی بوختانێکی گچکە وەکو ئەزانیشی لێ دێت وەکو شوانەکەی لێت شوانەکە لێت دوسێ جار هاوارەکە لە گورگەکە مەڕەکانی خواردووە خەڵکەکە ڕۆن بە دەمیەوە سێ چوار جار سەری چوارمین جارەکە کە گورگەکە پەلاماری مەڕەکانی یاد کابرا بە هەموو ناخیوە هاوارەکەات وازانن درۆزنە هیوادارم ئەو شخصانە بەو چاوە تەماشا بکرێن باشە مەسەلەن قسەکێ دەڵێتن کەس لە برسان نامریتن ئەوە سوالێکی جیاوازترە لەوانی بکە قسە چیە لەسەرەوەی 100% کەس لە برسیان نامرێتن بەڵام برینداربوون هەندێک کات هەیە لە برسی خەتەرناکترە بریندار کە بکرای هەساب بکە لە برسیان مردووی تۆ تەماشاکە یەکی لە وێنە جیهانیەکان ئەگەر بینیتوان بێت داڵێک چاوەڕێیەکات کابراایەک لە برسیا بمرێت لە هەمان کاتە ئەو منداڵە لە برسیان نەمردووە بۆ ئاگاداری زندووە یعنی هیچ شخصێک هەتاکو ئێستا جنوبی ئەفریقا ببینە فلان و فلان ببینە هەمویان لەسەر ئەسکلن بەڵام نەمردوون کەس لە برسیان نامرێت هیوادارمیش نەمرێت ئێمە ئەگەر ئەوڕ بین لە ساڵەکانی نەوەدەکانی خۆمان بارودۆخێکی زۆر ناهەموار بوو بارودۆخی بوو زۆر ناخۆش زۆر ناهەموار بوو کەسمانیش لە برسیان نەمرد ڕامان کرد لە ڕێگە بووین لە ڕێگەوبان بووین خۆمانمان گیاندە ئێران تورکیا برسیەکتی زۆرمان کێشە کەس لە برسیا نامرێت هیوادارم کەسش لە برسیا نەمرێت سەکێ دەڵێ بێهیوامە بە قسەم لۆ بکە لەسەرەوە وتەی بێهیوابوون ئەم دەرم بێهیوامە بە بێهیوابوون یەک شتێکە لە ناخەڵەیات لە ناخت کە شکا بینی خۆمان بی پێچ برینداروی ها نا من هەتاکو ئێستا ئیشاڵا بریندار ناوی ئەلەن دەڵێن پشیلە کە لە ئاسمان بکەوێتە خوار لەسەر چوار قاش خۆی یەگرێ یەکی لەوانەمە قەت نەکەوتومە تا ئێستا ژیانێکی خۆش و بەختەوەرم میشەیە ژیانێکی میشەیە هیوادارم کە هەموو کاتی بەرەو هیواکانی سەرکەش و باشتر بڕۆین چ دەخۆیەوە جوان بووی بەم نیژورێ بکو خەڵکی مەعمولیە چییە خۆ منیش هەرەوە خۆم بەس ئەوەیە کە هاوڕێکەم لە ماڵەوە زۆر پێک و گونجاوین قوربان بم زۆر خۆشحاڵی مامۆستا سەرکەوتوبی قوربان بم عەزیزی سەرچاو خوێنت شیرینە دێنێ نەباتە خوێنت شیرینە دێنێ نەباتە دڵێ میستەشا هەرێ بەتەماتە خوێنت شیرینە بەوێنەکەنە خوێنت شیرینە
السلام عليكم. وعليكم السلام ورحمة اسم الله. بالخير. أبو أحمد. ابو احمد من وين؟ من بغداد. من بغداد. يا هلا هلا يا مركب بالبحر ما الله يسلمك. الله يخليك. بغداد علينا. الله يسلمك. حبيبي. الله يخليك. نريد نسألك سؤال. الشغلات المو حلو يعني اللي بالمجتمع اكو الشغلات مو حلو اللي تشوفها بالمجتمع يأذيك، شنو يعني اريد تحكي لنا. والله هواي اكو عدة اسباب، بس اكو اسباب مريحة واكو اسباب غير مريحة. المو حلو اني احكي والله. من ناحية شنو يعني؟ يعني مثلا هسه اني اجي اقول هذا هيجي وهيجي وهيجي احكي عليها. ايه بعدين هذا يصير عليها مشكله مرات يعني يعني مشكله يصير على غير طرف. على غير طرف بالضبط. لومنا ده او كلمه. اي طبعا هاي اكبر غلط. البشر كون من تريد تواجهه وجه لوجه، ما تحكي بقفاه، عندنا بالعربي يقولون. كون الرجل الغلط تقول هذا غلط مقابله. يعني ما تحكي انت وراء تقول والله ابو فلان مو خوش او ابو احمد مو خوش. كون تجي تقول ابو احمد انسان مو خوش. فهاي الاسباب هي كلها اسباب غلط بالمجتمع هذا. لعد اكو مثلا غير سؤال مثلا هسه فتحكي صغير واحد يعني يطلع من حكي من عتا من لسانه فتحكي صغير يكبرون هذا يحكي عليها هذا يجيبها هذا يوديها يسوون. عندنا مثل بالعربي يقول يسوون من الحبايه كوبايه. فالحكايه مهما تكون صغيره تلم ساعه. يعني اليوم انسان اجى حكى علي، المفروض المقابل من يجي لا يكبرها على مود لا تتطور وتصير مشكله وتصير عده حالات او تؤدي الى مشاكل عشائريا وتصير كلها هاي يؤدي. بينما من يجي شخص ويقول مثل ابو فلان يعني مو ذاك الحكي حكي عليك يعني فتنسد بساعيتها. فمن يأولها لا راح تكبر وتتطرق وتصير بغير سوالف. فهاي هي الماشيه بالمجتمع، وان شاء الله مجتمعنا خير وطيب وموده ورحمه. والدنيا يقول لك لو خليت قلبت. حبيبي الله يسلمك. شرفت. كل الشرف حبيبي. بغداد علينا. كردستان علينا. شكرا حبيبي. السلام عليكم. السلام. شلونك استاذ؟ الله زين الحمد لله. من وين بالخير؟ من البصرة. من بصرة. يا اهلا بالبصرة. حياك الله. اسم بالخير؟ طارق رفيق. طارق. استاذ طارق، احنا بقناة ديما برنامج اعترافات. نريد اليوم نحكي على مثلا مرات واحد يحكي حكي هلقيت حكي صغير بعدين يكبرونه هلقيت يلا بس خلي اجي هنا. اريد تحكي على هذول الناس اللي يكبرون حكي يعني بعدين يصير وراها مشاكل وهالشغلات. منافق تواه. منافق. نسيت كم لما حكي ما بقى. انت شلونك؟ زين. اسم بالخير؟ على وفاء. ست وفاء. احكي لنا على هاي السؤال. والله لو منايته ما صار او سؤال يلومك. نفس الشيء يعني اكيد هو النفاق هذا موجود. هو النفاق. نعم. هاي كم مرة تيجي على كردستان؟ أنا بالنسبة لي أنا بنت سليمانية وأمي من أهل بغداد. وزوجي من البصرة، ماخذيها من الشمال للجنوب. فيعني ما عندنا فرق. شرق وسط. بالضبط ما عندنا أي فرق. أهلي من الشمال أبويا وأمي من بغداد وزوجي من البصرة. مدينتكم بين أهلكم طبعا. أكيد. أنا تشرفت. شكرا. سلامي لأهل البصرة. بەڵێ خۆشەویستان، بەرنامەیدان پێدانان کۆتایی پێهات ڕای چەند هاوڵاتێکمان وەرگرت قسەیان لەسەر ئەو دیاردانە کرد کە ئەوڕۆ قسەمان لەسەر کرد. زۆر سپاس، خۆشحاڵ بووم. تا بەرنامەیەکی تر بای بای. ژنەکەی دەورەکەشە تو دیتیت ئەو هادی تەماشای شاشی ناکەی مختان بۆ ژنێکی داخلی دابی دەرچوو. یعنی ئەوها دەکەن لە پێشە من لە کۆرانێ بە کەیفی خۆ دێ و دەچی لەو بابا مەچینە. والله نییە کۆرانتان هەموو لە تێدەگەینم. یەک دەقە چێی گاسکەم. ئەوە نایچی و سەلامە.
وردني عندك يا خلاك فرموا أواتشيا